ئەم پێشانگایی کە ئەمڕۆ جەنابتان هاتوون بەخێر بن. ئەمانوێت لە ڕێگەی ئەم پێشانگایەوە پێشانگای فۆتۆگرافی ئەو پامەی کە ئێمە هەمانە چۆن سەرچاوە ئاوەکان سەرچاوی بێگەاندنی کللتورەکان بووە، سەرچاوی بڵین قسەیەکی خۆمانەیە لە ئاوەدانی، بەڵام لە ئێستاە بەداخەوە ئەوەی دەرحەق بە ڕووبارەکانمان نەگوزارێت تراژیدیایە. اینجا ئەمانەوێت جارێکتر بڵین بە تایبەتی نەوەی تازە دروستە بێت کە زۆر بێئاگان لەوەی کە قەیرانی ئاو قەیرانێکی زۆر گەورەیە. ئەمانەوێت ئەمە گەشتە کە 3 مانگمان پێچوو لە سەرچاوە ئاوەکانمان لە زەی بچووک و زەی گەورە و ڕووباری دیجلە لە سەرچاوەکانیانەوە تێگەی بە بەلەمەوانی بە سیارە بە پێ بڵین 3 مانگمان پێچوو تا گەشتووینەتە بەسڕە منتقەی فاو. ئەو چیرۆکانەمان کۆکردوێتەوە بە وێنە و بە شعر ئەمانەوێت ئەوە بگەینین کە سەرچاو ئاوەکانمان پێویستی بە پارێزگاریکردن هەیە لەبەرەوەی کە ئەوەی کە ئێستا گوزەرە و باسم کە تراژیدیایە بە تایبەتی لە وڵاتانی دراوسەیە ئەم هەموو بەنداوە لە ئەدرێ بەبێەوەی حساب بۆ کەسانی بەشی خوارەوە بکە کە بڵین ئێران بە تایبەتی تورکیا ئاوەکانمان کەمی کردوێتوانێ بۆ نمونە ماسەکانمان لە ناوچوونان گوندەکان لە ناوچوونان جوتیارەکانمان هەمووی تیاچوون. ئەجا بۆیە لەم پێشانگای ئەمانەوێت ئێمە ئەو تراژیدیا تۆزێک ئیشارەی پێبین ئاسی ڕۆشنبیری لە سەبارەت بە تیاچوونی ئاوەکان بەرز بکەینەوانێ و هەمومان کۆبینەوە فشار بخێنە سەر ئەو سیستەمەی کە هەیە ئەو داوانی کە دەسەڵاتیان هەیە بتوانن شتێ بکەن لە ئێستا بۆ پاراستنی سەرچاو ئاوەکان.